خۆپشاندان و ناڕەزایەتیەکانی ئێران شەشەم ڕۆژی تێپەڕاند و ئاماری قوربانیان و دەستگیرکراوانیش لە بەرزبوونەوەدایە. خۆپشاندانەکان کە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لەلایەن بەشێک لە هاوڵاتیانی شاری مەشەد دژی گرانی نرخی شمەک و بێکاری دەستی پێکرد، دواتر فراوان بوو بۆ شارەکانی دیکە. بەپێی میدیای ئێرانی و جیهانیەکان تا ئێستا بەلایانی کەمەوە 23 کەس لە پێکدادانەکاندا کوژراون کە دوانیان قوتابین و دوانیان ئەندامی هێزانیەکانن. ئەمە سەرەڕای برینداربوونی دەیان کەسی دیکە. سەبارەت بە ئاماری دەستگیرکراوانیش عەلی ئەسغەر ناسربەخت جێگری قایمقامی قەزای ناوەندی تاران بۆ کاروباری سیاسی و ئەمنی ڕایگەیان تەنها لە تاران بەلایانی کەمەوە 450 کەس دەستگیر کراون. ئەمە جگە لە دەستگیرکردنی سەدان کەسی دیکە لە شارەکانی دیکەی ئێران. کاردانەوە ناوخۆیەکانی ئێران بەرامبەر خۆپشاندانەکان بەردەوام و عەلی خامنەیی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران ڕایگەیان دوژمنانی ئێران دەیانەوێت بە بەکارهێنانی پارە و چەک و سیاسەت کێشە بۆ ئۆرگان ئەمنیەکان و دەوڵەت دروست بکەن. وتیشی قسەی خۆی لەبارەی ڕووداوەکانەوە هەیە و لە کاتی خۆیدا وتارێک لەو بارەیەوە پێشکەش دەکات. نظام اسلامی و جمهوری اسلامی و انقلاب اسلامی مشکل درست کنن. لەلایەکی دیکەوە موسا غەزەنفەر عەبادی سەرۆکی دادگای شۆڕشی تاران ڕایگەیان وەزارەتی ناوخۆ خۆپشاندانی بێمۆڵەتی قەدەغە کردو ئەوانەی لە دوای ڕۆژی سێمەوە بەشداریان لە خۆپشاندانەکاندا کردووە سزای قورسر دەدرێن. هەروەها ئیسماعیل کەوسەری جێگری فەرماندەی قەرارگەی سارەڵڵای سوپای پاسداران ڕایگەیان تا ئێستا سوپا تێکەڵ بە ڕووداوەکان نەبووە. هۆشداریشیدا لەوەی کە بەشداریکردنیان لە بارودۆخەکەدا یەکلاییکەرەوە دەبێت. لەسەر ئاستی جیهانیش کاردانەوەی وڵاتان بەردەوامە. لای خۆیەوە وەزارەتی دەرەوەی رووسیا جەختی لەوە کردەوە کە خۆپشاندانەکانی ئێران پەرسی ناوخۆیی ئەو وڵاتەیە و هەر دەسوەردانێکی دەرەکی جێگەی قبوڵ نییە. هەرچی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکاشە جارێکی دیکە قسەی لەسەر خۆپشاندانەکان کردو لە تویتێکی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیان گەلی ئێران چەندین ساڵە لە ژێر گوشاری برسێتیدایە و تینووی ئازادیە، بۆیە کاتی گۆڕانکاریە. هەروەها وەزارەتی دەرەوەی تورکیا نیگەرانی لەبارەی ڕووداوەکانی ئێرانەوە پیشاندا و ڕایگەیان هیوادارن ڕێگە لە هەڵکشانی ڕووداوەکان بگیرێت و دوور بن لە دەستی دەرەکی. لەسەر ئاستی ئەوروپاش بۆریس جۆنس وەزیری دەرەوەی بەریتانیا وێڕای ئاماژەدان بەوەی لە نزیکەوە چاودێری خۆپشاندانەکان ئێران دەکەن ئاشکرای کرد باوەڕیان وایە پێویستە گفتوگۆی جدی سەبارەت بەو بابەت و داواکاریانە بکرێت کە خۆپشاندەران هێناویانەتە ئاراوە. هەروەها وەزیری دەرەوەی ئەڵمانیا سیگمار گابرێل لە پەیامێکدا ڕایگەیان نیگەرانە لە کوژران و دەستگیرکردنی ژمارەیەکی زۆری خۆپشاندەرانی ئێرانی. داوای لە بەرپرسانی ئەو وڵاتەش کرد ڕێز لە مافی خۆپشاندەران بگرن و ڕێگە بە خۆپیشاندانی ئاشتیانە بدەن. لای خۆشیەوە بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕەتی کردەوە وڵاتەکەی لە پشت خۆپیشاندانەکانی ئێرانەوە بێت، بەڵام لە هەمان کاتدا پشتگیری بۆ خۆپیشاندانەکان نیشاندا.